وا چاوەڕوان دەکرێت بۆ ئەم ساڵ 420,000 دۆنم زەوی لە سنووری چەمچەماڵ بەگەنم بچێندرێت. جوتێرانی سنوورەکە دەڵێن دەستیان بە چاندنی زەوزارەکانیان بەگەنم کردووە. حەمد بۆ خوای گەورە، شکر لە خوای گەورە بە زیاوێ ئیسە باران باریوە و ئیسە گشتی سەرقاڵی تۆکردن و جووتکردنە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ساڵی پار خەڵک بە عام زەرەرێ زۆری کردووە. لانی کەم بنەتۆوەکانمان بۆ بگەڕێنەوە شتێکی باشە، شتێکی خراپ نییە. بەتەمان نەویش بیکەین ئەو پارمان لێتێ پارەکە بەخوا هیچ دەستمان هیچمان دەست دەکەوت. ئەمە بنەتەوە هین پێران هەڵم گوتۆی ساکین پار نەبوو چەند تەنونیە گەنمم کرد بەخوا یەک پیاڵەیەکم لێ بەرەم نێنا. ئێگە خوا بکەین ساڵش باران ببارێت بارانەکە بێت هەبنە تۆگەشمان دەستکەوت و هەشتێکمان دەستکەوێ باشە. کەمێ درەنگە بۆ تۆکردن. ئینشەڵا بشتم بخوای گەورە ئەوزەی پارمان بۆ بکاتەوە. وڵای داواکاریمان لە حکوومەتەوەیەکەوە قەربوومان کاتەوە بەس ئەگەر بیکاتەوە باش. کورە هەر بنەتەوەکەمان بداتەوە. بەڕێوەبەری کشتتوکاڵی چەمچەماڵ دەڵێت بازاران جوتیار لە ئێستادا سەرقاڵی چاندنی زەویەکانیانن بەگەنم. نزگەی 12,000 جوتیارمان هەیە لەم ساڵدا ڕوبەرێکی باش بە دانیوەڵە چێنراوە لەبەر ئەوەی بارانی پەڵە ئەتوانین بڵێن تا حەدێکی باش لەم سنوورە داباریوە و مای دڵخۆشی و جوتیارانە و جوتیاران دەستیان کردو بە داچانی زەویەکانیان بەگەنم بەجۆ بۆ بەرمانی کە هەیەە. بەداخەوە ئێستا هەندێک لە جوتیارەکەمان تاخیربوونە لە کاتی چاندنە تاخیربوون لە کاتی چاندنە چەند مەترسیەک ڕوبەڕویان دەبێتەوە. یەک لەوانە هاتنی وەرزی سەرما و چەکەرە نەکردن و سۆزنەبوونی ئەو گەنمی کە هەیەە. دوو لە کاتی بارانی بەهارە مەترسی ئەوە هەیە کە باران لە کاتی خۆیان نەبارێت و ئەو گەنمانە تووشی وشکبوونەوە بن و تووشی زەوزیان بن. ساڵی پار بەهۆی وشکە ساڵیەوە لە سەدا 60 بەروبوومی گەنمی جوتیارانی چەمچەماڵ یەکسان بوو بە سفر. خواست و داواکاری جوتیارانە حکوومەتی هەرێمی کوردستان بە بنەتۆ و دەرمانی کشتتوکاڵی قەرەبووی زیانەکانی ڕابردویان بۆ بکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.